کوردستان یاریەکانی خولی ناوەنی نایابی کوردستان هەفتەیەکی دیکە لێ بەڕوودەچێت و بۆی نزیکی ئاسییانەکانی شەو تاکو ئێستا هیچ جانێک نەیتوانیوە خۆی لە سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو نزیک بکاتەوە. کۆمەڵە یەکەم کایانەکانی دهۆک و هەولێر لە خۆی دەگرێت. یاریەکانی گەڕی چوارەم بەڕێوە دەچێت لە کاتژمێر 2 خولەکی دوای نیوەڕۆ. لەسەر یاریگای هەندرێن لاوانی برایەتی دەبێتە میوانی لاوانی هەندرێن. برایەتی خاوەنی 4 خاڵە لە ناوەڕاستی ڕیزمەند. هەفتەی ڕابردوو بە یەکەم سەرکەوتن ئاشنا بوو، دەیەوێت ڕێچکەی سەرکەوتنەکان بەرنەدات. هەندرێنی خاوەن 3 خاڵیش لە یەکسانی زیاتر لە خولەکە هیچ ئەنجامێکی تری نەنووسیوەتەوە، هەر بۆیە دەیەوێت ئەمجارە یاریگای خۆی بکاتە فاکتەری سەرکەوتن. لاوانی زاخۆ میوانداری زێرەڤانی دەکات. زێرەڤانی خاوەنی 5 خاڵە لە پلەی دووەمی ڕیزبەندوو. زاخۆش بە 4 خاڵ لە پلەی چوارەمدایە. لاوانی گاڕەش لە دهۆک میوانداری هەولێر دەکەن. لاوانی گاڕە لە دواوی ڕیزبەندی کۆمەڵەکەن و هەولێریش لە پێشەنگ. لاوانی پێشمەرگەی هەولێریش دەبنە میوانی دهۆک. لاوانی دهۆک تەنها خاوەنی 2 خاڵ و پێشمەرگەی هەولێریش دوای ئەوەی هەفتەی ڕابردوو سەرکەوتنیان بەدەستێنا یەکەم 3 خاڵیان بۆ خۆیان نووسیەوە و ئێستا خاوەنی 5 خاڵن لە پلەکانی پێشەوە. لە کۆمەڵی دووەمیش یاریەکانی گەڕی سێمی خولەکە بەڕێوە دەچێت دوای ئەوەی هەفتەی ڕابردوو یاریەکانی وەستا لەم هەفتەیە دەست پێ دەکاتەوە و شێروانە لە یاریگای خۆی میوانداری نەورۆز دەکات. هەردوویانە کە تەنها یاریەکیان ئەنجام داوە خاوەنی تاکە خاڵێکن و لە یاری دووەمیش پێشمەرگەی سلێمانی دەبێتە میوانی خانەقین. پێشمەرگەی سلێمانی بە 2 یاری 4 خاڵی کۆکردوتەوە و لە پێشەنجی کۆمەڵەکەیە و خانەقینیش بە 2 یەکسانی خاوەنی 2 خاڵە و هەڵەبجەی شەهیدیش لەم هەفتەیە پشووە. یاریەکانی خولی لاوانی نایابی کوردستان لە 13یانە پێکاتوە بەسەر 2 کۆمەڵە دابەشکراون. لە کۆمەڵە یەکەم 8 یانەکەی هەولێر و دهۆک دانراون. لە کۆمەڵی دووەمیش یانەکانی سلێمانی و دەوروبەری کە 5 یانن. دوای ئەوەی یاریەکان بە خول بێ قۆناغ بەڕێوە دەچێت لە کۆمەڵە یەکەم 3 یانە و لە کۆمەڵی دووەم 2 یانە دەگەن بە قۆناغی کۆتایی، لەوێش بە خول ڕوبەڕوو یەکتر دەبنەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیان.